بەناوی خوای پەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم کەوا بە نوێنەراتی بەڕێز وەزیری پەروەردە ئەمڕۆ لە خزمەت ئێوەی بەڕێزدام بەڕێزیان سڵاوی هەبوو بۆ یەکەتان و لەبەر سەرقالی و پابندبوونی بە هەندێک ئەرکی ترەوە نەیتوانی لەگەڵمان ئامادە بێ بۆیە من و هاوکاران میڕاستپارت کە لەگەڵ ئێوەی بەڕێز بەشداری ئەم خۆشیەتان بکەین. بەڕێزان، قوتابخانەکانی عیشق و نیلۆڤەر وەکو نەریتێکی ساڵانە ئێمە ڕاهێناوە لەسەرکردنەوەی ئەم جۆرە پێشانگایانە. ئەم جۆرە پێشانگایانەش تروپکی پرۆسەی پەروەردە و فێرکردنن، چونکە کاتێک بەشداری دەکەین لە پێشانگایەکی لەم چەشنە ئێمە گەواهیدەری ئەوەین کەوا قوتابخانەکانی عیشق و نیلۆڤەر بە شێوەیەکی ڕاست و دروست ئەرکەکانیان جێبەجێ دەکەن و شاهدی ئەوە دەدەین کەوا قوتابیەکانیان بە باشی فێر بوون، چونکە پەروەردە بەردەوام لە گۆڕانکاریدایە و زانایان و پەروەردەکاران هەمیشە بیر لە استراتیژی و شێواز و ڕێگەی وانەوتنەوەی نوێ دەکەنەوە. یەکێک لەو شێوازە سەرکەوتوانش کە هەموو قوتابخانەیەک ناتوانی جێبەجێ بکە بریتیە لە فێربوون لەسەر بنەمای پرۆژە. بۆیە پێویستە ئێوە سوپاسی خوا بکەن کە ئەو دەرفەتەتان بۆ ڕەخساوە و سوپاسی کارگێڕی قوتابخانە و مامۆستا بەتوانە و پیشەگەرەکانتان بکەن کە ئەو کەش و ئەم جەوە لەبارەیان بۆ ئێوە ڕەخساندووە بتوانن پرۆژەکانتان تیایدا جێبەجێ بکەن. کاتێک باسی فێربوون دەکەین لەسەر بنەمای پرۆژە، باسی تێکەڵکێشکردنی چەمکە تیوریەکان لەگەڵ پراکتیک دەکەین، باسی قوڵبوونەوەی تێگەیشتن و چەسپاندنی چەمکەکان لە عەقلی قوتابیدا دەکەین، باسی کردنەوەی دەرگاکانی داهێنان دەکەین. بۆیە ئەم فێربوون لەسەر ئەم بنەمایە بە پێی هەموو تیورەکانی فێربوون یاخود ئامانجەکانی فێربوون بە تایبەتی ئەگەر باسی هەرەمی بلوم بکەین، ئاستەکانی سەرەوەی کە بریتین لە شیکردنەوە و لە هەڵسەنگاندن و لە داهێنان ممکن نییە لە هەموو شێوازێکی وانەوتنەوە و فێرکردندا بەدی بێن مەگەر لەسەر فێربوون لەسەر بنەمای پرۆژەدا نەبێتن. و خاڵێکی تری دڵخۆشکە لەم پێشانگەیەدا ئەوەیە کەوا کەرتی تایبەت هاوبەشە لەگەڵ کەرتی گشتی. قوتابخانەکانی کەرتی گشتیش سەرکەوتوانە بەشدارن لێرە بە چەند پرۆژەیەکی جوان. ئەم هەماهەنگیە کارێکی جوانە هەر لەسەر ئەم بنەمایەشە کە هەمیشە ئێمە دەڵێن ستێرلینگ سکولز هاوبەشێکی ڕاستەقینەی وەزارەتی پەروەردەیە و گەڵێک خاڵ کۆمان دەکاتەوە، گەڵێک پرۆژە هەن کە هەردوو لامان بە هاوکاری و هەماهەنگی نێوان هەردوولادا جێبەجێ دەکەین. بۆیە دڵخۆشین بە هەبوونی ئەم جۆرە قوتابخانانە لە هەرێمی کوردستاندا و پاڵپشتی بەردەوامیان دەکەین و هیواخوازین کەوا نمونەشیان زۆر بن. بە پێویستی دەزانم کەوا سوپاسی ئەو مامۆستایانە بکەم کە سەرپەرشتیاری ئەم پرۆژانە بوونە و هاوکاری قوتابیان بووینە لەوەی کە پرۆژەکانیان سەرکەوتوو بێ. لە هەمان کاتدا دەستخۆشی لە خێزانەکانیشیان دەکەین کە هاوکاریان بووینە لەوەی کە قوتابیانیان ئەم کەشەیان هەبێ کە بتوانن لە پرۆژەکانیاندا سەرکەوتوو بن. لێرەدا نامەوێت زۆر قسە بکەم چونکە دڵنیام بەسەرکردنەوەی پێشانگاکە کاری ئەوەندە جوان دەبینین. زۆر شتێک کە ئێمە لێرە نایلێن لەوێ لە میانی شیکردنەوەی قوتابیان بۆ پرۆژەکانیان دڵخۆشی زیاترمان دەدەنێ و لە هەمووی گرنگتر لەوە دڵنیا دەبینەوە کە قوتابیەکانمان بە باشی فێربوون کە ئەوەش ئامانجی سەرەکی هەمومانە لە وەزارەتی پەروەردە و لە ئیدارەی قوتابخانەکانی ستێرلینگیش. بۆیە دەستخۆشی لە هەموو بەڕێزانە دەکەم کە بە هەر شێوەیەک ڕۆڵیان بینیوە لە سەرخستنی ئەم پرۆژانە و لەکردنەوەی ئەم پێشانگایە و هیوادارم خوا تەمەم بە هەموو لایەک بدا ساڵێکی دیکەش لە بەرهەمی جوانتردا پێشانگایەکی لەم چەشنە بکەینەوە و هەر ساغ و سەلامەت بن و لە خێر و خۆشیدا بن. زۆر سپاس.
زۆر سپاسی مامۆستا بڕۆهان دەکەین بۆ پێشکەشکردنی وتە بە نرخەکەی زۆر سپاس